سڵای خۆی گەورەتانە بێت چۆن خوێندکاران هیوادارم زۆر باش بن لە ڤیدیۆکی نوێ گەڕاینەوە لاتان. ڤیدیۆکی ئەم جارەمان تایبەتە بە کتێبەکەم لە کۆتاییە، یعنی زۆر دەمێکە ئەمەویست باسی کتێبەکەمتان بۆ بکەم کە لە چی پێکاتوە، کە وەڵامی پرسیارەکانتان بەمەوەی کە باڵین چۆن دەستم پێ کردووە، ئەم کتێبە بۆ کێ باشە، ناڕۆکی کتێبەکە لە چی پێکاتوە. بەڵام تر پاش مانگێ بۆ 2 مانگ سپاس بخوا ئەمڕۆ مەجالەکەم دۆزیە و کە باس لە کتێبەکەم بکەم. تەمان پێش هەموو شتێک ئەم کتێبە بۆ کێیە؟ ئەم کتێبە بۆ قۆناغی سەرەتایی ئەبێ، بەڵام بەتایبەتر قۆناغی ناوەندی قۆناغی ئامادەیمان هەیە. بە هەمان شێوە خوێندکارانی زانکۆ و پەیمانگەش ئەتوانن ئیسفادی لێ بکەن. کتێبەکە ناوی چییە؟ خوێندن لە باسنی سفرە، هونەری فێربوون و نهێنیەکانی زیرەکی. ئەم کتێبە تقریبان خۆی لە چەند لاپەڕەیە ئەبینێتەوە؟ خۆی لە 122 لاپەڕەیە ئەبینێتەوە. و بۆچی ناومان ناوە کتێبی خوێندن لە باسنی سفرە؟ لەبەر ئەم هۆکارانە ئەتوان خۆتان سکرینی کەن و بیخوێنەوە بۆی ڤیدیۆکە زۆر درێژ نەبێتەوە. لەبەر ئەم هۆکارە ناومان ناوە خوێندن لە باسنی سفرە. جوابی پرسیارەتان نایەمەوە کە چۆن دەستم کرد بە نووسینی کتێبەکە و ئایا بەرداوام ئەبم بەرداوام نابم. ئەوە لە ڤیدیۆکی ترا بۆم کردوون بەس هێشتا ئیدیتکردنی ماوە و لەوانەیە بەم نزیکانش داینەنم نازانم. تەنها باز لە ناوڕۆکی کتێبەکە بکەم. ئەم کتێبە خۆی لە 8 بەش ئەبینێتەوە. پێش هەموو شتێک ئەمە ئەزمموی هەموو ئەو ساڵانی خوێندنی منە کە پێی تێپەڕ بووم. بەو شتە باشانی کە لە خوێندنە ئەنجام ماوە، بۆ نمونە تەکنیکێکم بەکارهێنا و سوودم نەبینیوە، بەو هەڵانشی کە ئەنجام ماوە و ئەمەوێ خوێندکارێکی تر ئەو هەڵانە ئەنجام ناکە من ئەنجام ماوە. بۆیە بەتایبەتر پێشنیارێکم بۆ ئەو خوێندکارانی کە ئەم ساڵە بنە پۆلی 12 یان ئێستا لە پۆلی 12 چونکە خوێندنەوەی کتێبەکە زۆر کاتان لێ نابا. یعنی تەسەورەکەم ئەگەر بەجددی بۆی دابنیشی لە ساعاتێکا بۆ 2 ساعتە تەواوی بکەن بە شێوازێکی زۆر کورت و پوخت دامناوە کە شتی معلوماتی زۆر باشی تیا بێت و بەلاپەڕەیەکی کەم زانیاریکی زۆر باس بکرێت و زانیاریکی زۆر فێر بیت. لە ئێستا تەنها لە پڕاوگەیمەوەم دەست ئەکەوێت، ئەتوان داوای بکەن. نرخی 3500ە. ئەگەر لە شوێنێکی تر گریمان فرۆشرا باشە بینیسان لە 3500 زیاتری پێمێن، چکە من تەنها بەو نەدامناوە. بە هەر کەسێکەڵم بە 3500 چاوەڕێشتێکی زۆر گەورەترەکە. 6000 7000 لە چۆن بەو نەداوناوە. بەڵام من لا نووسین ئەم کتێبە بە هیچ شێوەیەک قازانجی مادەم نوویستووە، تەنها ویستومە نرخی نووسینەکەی و چاپەمەنێکی دەربێتەوانێ و هیچی تر و خوێندکارێکی زۆر ئیسفادی لێ بکە. پرسیاری زۆربەتان ئەوەیە لە چاتا لێ مەکەن مامۆستا ئەگەر من ئێستا بکڕم ئیسفادی لێکم بۆ مانگی خوێندنم، من پێتانەڵم بەدڵنیاییەوە بەڵێ. بۆچی؟ ئەگەر من پێتان بڵێم ئیسفادە لە هەر 8 بەشەکەیەکی بێجیاوازی ئەویان نا، بەڵام چەند بەشێکی زۆر باشی تایە تۆ ئەتوانی هەڵبژێریت و ئیسفادی لێ بکەیت. لێستە و تەکنیکانە بەکاربێنێ بۆ خوێندنەکە. بەتایبەتی کە خوێندنتان تقریبا مانگێکی ماوە، یان ئەوانشتان کە لە پۆلی 12 2 مانگێکی ماوە، ئەتوانی ڕۆژی تەنها 2 لاپەڕی لێ بخوێنیتەوە، سێرێکی یعنی بە هیچ شێوەیەکی خوێندکارەکەی پێشووتر نامێنیتەوە. من باڵندان پێ ئەیە. من خۆم کتێبم زۆر خوێندوەتەوانێ لە بواری خوێندنە، لە بواری سعیکردنە، لە بواری هەوڵدانە، لە بواری تەکنیکەکانی خوێندنە. تەواو ئیسفادەشم لێ کردوون، ئاڵم ئیسفادەم لێ نەکردوون. بەڵام هەرگیز ئەو شتانە بۆ کە من ویستومە. لێرە هەوڵم ئەو شتانی کە خۆم ویستومە یان خوێندکارەکانی تر ئەیانەوێت وەڵامەکەی لەو کتێبەیە بەدەست بهێنن. بەشەیەکی کورتدا پێتان بڵێم ناوڕۆکی کتێبەکە لە چی پێکاتوە. سەرەتا پێشەکی، لە پاشان بەشی یەکەم هەڵەباوەکانی خوێندکار کە خۆی لە 6 بەشی ترە ئەبینێتەوە، 6 لقی تر. یەکەمیان بۆ نمونە نەبوونی ئامانج کە باز لە کۆمەڵە بابەتێکین چۆن بکەین ئامانجێکی باش و گونجاو دابین بۆ خوێندن لە ڕێگەی وەڵامدانی چەند پرسیارێکەوە. دووهەمین کاردواخستن، چارەسەری کاردواخستن چییە؟ سێمی پشتبەستن بە هەندەری دەرەکی، هەندەری دەرەکی باشترە یان ناوەکی و چۆن هەردووکیان دروستکەین و باسمان کردووە. خاڵی چوارەم شوونەدان کە چۆن کارەکاتە سەر سعیکردنەکانە. خاڵی پێنجەم نەبوونی ژینگەی گونجاوی خوێندن کە چۆن ژینگەیەکی گونجاوی خوێندن دروست بکەین بە کەمترین تێچوو. خاڵی شەشەم هەڵە دووبارەبووەکانی خوێندکار چیە کە هەمیشە دووبارەیانەکاتەوە و ئەنجامیانات و لە بەرامبەرە نمرەکانی زۆر دابەزێت. بەشی دووهەمی کتێبەکە باس لە چیەکەین، باس لە مێشک و یادگاکەین. مێشک چییە؟ یادگای کورتخایەن چییە؟ یادگای ماوەدرێژ چییە؟ نیوەگۆکانی مێشک چین؟ بەشە سەرێکەکانی مێشک چین؟ چۆن زانیاریەکە لە ناو مێشکا هەڵەگیرێ؟ هەر کاتێ زانیمانی هێنەکانی هەڵگرتنی زانیاری لە ناو مێشکا چییە؟ ئەو خوێندکارە 180 دەرەجە جیاوازتر لە خوێندکارێکی تر کە ئەمە نازانێ. بۆچی؟ چونکە کاتێکی زۆری بۆ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زانیاریەک لەبەر بکات بەبێ کە لە بیری بچێتەوە. چۆن بکات زانیاریەک لەبەر بکات. جا خۆتان نەزاندوو نیوەگۆی مێشکمان هەیە. لەو کتێبە باسمان لەوە کردووە نیوەگۆی ڕاستی مێشک ئەگەر بەکاری بێنم ئەتوانم بۆ سعیکردنی چ وانێک بەکاری بێنم. بۆ نمونە گریما بەشی ڕاستی مێشکم بە باشی بەکاربێنم و ڕاهێنانی زۆری پێ بکەم، ئەو کاتە ئەتوانم لە چ وانێکا زۆر باش بم. ئەگەر بێت و بەشی چەپی مێشکم زۆر چالاک و ئاکتیڤ بکەم، لە چ وانێکا باشە بم، چۆن ئیسفادی لێکم لەمە باسمان کردووە. پاشان بەشی سێهەم خۆراک و خواردنەوە تەندروستەکان، چ خواردنێک باشە بۆ بەهێزبوونی یادگا، چ خواردنەوەیەک باشە بۆ تەندروستی مێشک و جەستە، سوودی ئەنجامدانی وەرزش چییە بۆ بەهێزبوونی یادگا و پەیوەندی ئاخواردنەوە چییە بە بەهێزبوونی یادگەوە. اینجا بەشی چوارەم باس لە چیەکە ئەو هۆکارانی وەکە خەڵبی لە کۆششکردن کە تقریبان باسمان لە زیاد لە 6 هۆکار کردووە
بۆی کەوا بکە خەڵ بێ لە سعیکردن یەکێک کەڵە مامۆستا بۆچی فڵان کەس بە ساعتی تەواو بێ بۆ من 10 ساعتم پێچی لێرە هۆکارەکانمان باس کردووە. بەشی پێنجەم کاتەکانی کۆششکردن باشترین کات بۆ سعیکردن چ کاتێکە، خراپترین کات بۆ کۆششکردن چ کاتێکە. پاشان بەشی شەشەم باس لە بەڕێوەبردننی کاتێکین کە لە هەموو بەشی کتێبەکە بەلایەن زۆ گرنگە و بە ئێستا شەوانە جێبەجێ خودی خۆم کە ئێستا مامۆستام لەوانەیەش باسی پلانی ساڵانەمان کردووە، بەڵام ئەم جاران بەشێکی گشتی باسمان نەکردووە. زۆر جار لە ڤیدۆکانە بەشێکی گشتی باسیەکەم کاڵم پلانی ساڵانە با بڵێن لە دیزگای خۆم باسیەکەم، بەڵام ئەم جارە لە دیزگای خوێندکارەوە باسیەکەم کە ئەگەر بێت و تو خوێندکارێ بێت چۆن پلانی ڕۆژانە دائنی، چۆن پلانی هەفتانە دائنی، چۆن پلانی مانگانە دائنی، چۆن پلانی ساڵانە دائنی. ئەمەش واکە بێتە کەسێکی بەرهەمدار و نمرەکانی زۆر بەرز بێت و لە بەرامبەریشە یەک دنیاکاتت لێمێنێتەوە بۆ ئەنجامدانی کارە باشەکانی تری ژیانی کات بەدەستیان بهێنی. ئیتر هەدەفێکی دیاری کراوە، خودیایەکی دیاری کراوە هەیە، کاتێکی زۆر بۆ ئەمێنێتەوە، بەڵام بۆ مەجێی ئەو کشتانە جێبەجێکی کە لە کتێبەکە باسمان کردووە. پاشان بەشی حەوتەم ئەو هۆکارانی ئەبنەهۆی کاتکوشتنە چی و چی باسمان لە کۆمەڵی هۆکار کردووە کە هەرڵی ڕۆژەکەم بارەکەتی نیە مامۆستا 24 ساعت بەشم ناکە. لێرە باسمان زیاد لە 6 هۆکار کردووە کە بێتە هۆی ئەوەی کە کاتەکانە تەسک بێتەوانێ و کاتەکانە بکوژی. چۆن ناوکەی کاتەکانمان لەبەری 24 ساعت با بڵێن 48 ساعتمان هەبێ یا لانی کەم لەبەری 24 ساعت 26 بۆ 27 ساعتمان هەبێ، یعنی خۆمان کات دروستکەین بە خۆمان باسمان کردو لێرەیە کە بە تایبەتی ئەمەیان پۆلی 12 زۆر ئیسفادی لێ کاتە زۆر پێویستی پێێتی. پاشان بەشی هەشتەم و کۆتایی باس لە تەکنیکە کارەکانی خوێندن ئەکەین کە لێرە باسمان لادا تەکنیک کردووە کە خوێندکار ئەتوانی ئیسفادی لێ بکە بۆ سعیکردن و لەبەرکردنی وانەکانی. بۆ وانی ئەدەبی ئەبێ، بۆ نمونە وانی کوردی، ئینگلیزی، عەرەبی، نازانم فیزیا، بیرکاری، جوگرافیا، مێژوو. چۆن سعی لەمانەیە ئەکەیدە تەکنیکی جیاوازمان بۆ داناون کە بەسەر هەموو وانەکانە تەطبیق بێ. ئەزانم پرسیاری زۆرتەتان هەیە لەسەر کتێبەکە و لەسەر ئەوەی کە ئایا کتێبی ترە نووسم لە ئایندەیە لەسەر چی ئەبێ. جارێ یەکا جوابی ئەوانەتان نایمەوە، بۆیە ئەگەر ویستان ئەتوانم ئەمە بنێرم بۆ پەراوگەیمەوە و پاشان بۆتان بنێرین چکە گەیاندنمان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکە و قەزا و ناحیە و گوندەکانی کوردستان، بەڵام بۆ مەجێ دوورە لادێ نەبێ لە کۆتاییشا بۆ دەستکەوتنی سەرجەم بابەتەکانی سەر مێزی خوێندن، بابەتی قرتاسی و مێز و کورسی و هەموو بابەتەکانی تێکەلامان بەدەستە. ئەتوان جوینی گروپەکەمان بە تەلەگرام بە ناوی کاندڵ سیشنەری یانی سەردانی ماڵپەڕی مۆمکن. ئێستا شاتینە کۆتایی ڤیدیۆکان هەتا ڤیدیۆی ئایندە بەخۆی گەورەتان ئەسپێرم، خۆتان لەگەڵ بێت.